دیمەنی یەکێک لە کارگەکانی وەزارەتی پیشەسازی عێراقە لە کەرکووک نەبوونی فلتەر وای کردووە دووکەڵ و پاشماوەکانی زیان بە دەوروبەرەکەی بگەێنێت. سارەسەر نەکردنی فلتەر بۆ کارگەی چیمەنتۆی کەرکووک دانیشتوانی ناحیەی لەیلانی لە بەردەم کارگەکە کۆکردەوە هەوڵاتیان داوا دەکەن کێشەی فلتەرینگ لەو کارگەیەدا چارەسەر بکرێت. ئمە ماڵ مناڵمان بوونی ئەمە هەموو تووچی نەخۆشی بووە ئەگەر بێتەوە سەرێکی دەقڵدانی منتقی هەموو سوتاوە لەبەر ئەم خاک و خۆڵە بەڵام ئەمان نایانەوێت چارەسەری بکەن ئێمە شاتومانە داوایشیان ناکەن تەنها ئەم ژەرە لە کۆڵی ئەم خەڵکە بکەنەوە. تاسی لە منداڵ کردووە تەنگە نەفەسمانی کردووە هەموو نەخۆشیێکی پێدا هەیە بۆ حیوانە بۆ ئەرزی زەراعیە بۆ بەشەرە داواکە دەها جار ڕۆیشتومەتە لایەن بۆ ئەوەی کە چارەسەری بکەن هیچ بەڵێنیشان نییە و هیچ ئەساسیان نییە. معمەلەکە بە تەندروستی ئیش ناکاتن بزانە هەموو شکاوە تۆز و خۆڵەکەی هەمووی دێدەبان منتیقەکەمان دیەکانمان تقریبان دە دێ لەم ناوەیە لەگەڵ لەیلان نەحی لەیلانە هەتا زەرەلی بۆ کەرکووک هەیە لە کەرکووک خەوەرمان تێ جەماعەتمان ئەڵێن وەڵاهی معمەلەکە تۆزی کرێ دەبان سیارەکانمان خۆڵەکەی یعنی ئەو نەزەرەلی لێمان ماڵ و مناڵمان گشتی نەخۆشە گشتمان ڕەبوومانەیە ئێوە بۆنی ئەم معمەلەوە ناتوانین شەو ڕۆژ دەرچینە دەرەوە چەند جاهاتمانەتە لای مدیر ڕزای لێکەن کاکە حەلێکی بۆ مام بکە هەر ئەڵێ بەسەر چاو حەلیەکەم بۆتان و حەلی ناکا بۆمان هیچ ئینەکمان نەکردێنێ. بەڕای سەلاکوانێکی مەدەنیش ئیداری کەرکووکی چاودێرێکی بەسەر کاری کارگەکانەوە لە کەرکووک نییە ئەوە شوای کردووە کارگەکان دوور لە ڕێنمایەکان کار بکەن. هۆکارەکەی ئەوەیە ڕقابەیەکی ئەوتۆ لە سەریان نییە بۆ ئیشکردن و ئەمە وە بەرهێنەر وەریگرتووە و ڕەنگە لە مەرجەکانیشی سیانەکردن و چاکردنەوەی تایە بەڵام وە بەرهێنەر خۆمانەزانین هەمیشە هەوڵی بەدەستێنانی زۆرترین پارە ئەدا و کەمترین مەسروف بکات بەڵام ئێمە داوا لە حکوومەتی خۆجیی کەرکووکەکەین کە تا ئێستا کەم تەرخەم بوون بەرامبەر بە ئەم پرسە بەرکی خۆیان هەستن و ڕقابە بخەنە سەر ئەم معمەلە بۆی کە فلتەر دابنێ و ئەرکی ئەم معمەلەیەکە قەرەبووی زیان لێکەوتوانی ئەم ناوچەیە بکاتەوە و ئەم ناوچەیە سەوز بکاوە بە دار و درەخت و ئەوانە لەگەڵ ئەوە زیانێکی کشتتوکاڵی زۆر بەر ئەم ناوچەیەکە. وەزارەتی پیشەسازی و کانزاکانی عێراق ئەو کارگەی ڕادستی و بەرهێنان کردووە و بەرهێنش لێدوان نادات بەڵام وە کەمیشە بەڵێن دەدات کێشەی فلتەرینگ بۆ کارگەی چیمەنتۆی کەرکووک چارەسەر بکەن مانەوەی و کێشەیە باڵپەسێدراوی زیانی تەندروستی زیاتر بە دانیشتوانی ناحیەی لەیلان و بەشێک لە گوندەکانیشی دەگەیەنێت. عومەر غەریب، کورسات نیوز، ناحیەی لەیلان.